گشتی کاری دەستی خۆمە و گشتی بیرۆکەی خۆمە. ناسرین خان زیاتر لە 30 ساڵە سەرخاڵی کاری دەسیە. ئەوەی کە جیاوازە من لێرە بینیم پردەکەی تەختەقی بە مقەبا و دار دروست کردو. من پێم خۆشە بچمە لای خۆی ماوەی چەندێک پێوەی خەریک بووی. ماوەی 3 ڕۆژ پێوەی خەریک بوومە. بیرۆکەی دروستکردنی پردەکەی تەختەقت بەم شێوازە چۆن بۆ هات؟ بیرۆکەی پردەکەی تەختەق لەبەوەی ڕەمزی شارەکەمانە قەدەرێ بوو ڕەنگە 7 ساڵ بێ لە مێشکما و بێ 2 ساڵیشە دروستم کردووە. باشە کارەکان زیاتر خۆی بینێتەوە لە چی و چی؟ لە زیاتر لە کەلتوریەکان، لە چنین و کەلتوریەکان، خانوە قوڕەکان نوێ ئەەکەمەوە، ئەم جسرا ئەو شوێنەوارەکان دروست دەکەمەوە، خانووی ماڵباوکم دروست کردوتەوە، مەکتەبەکەی دێیەکەمان لە بیرما ئەوم دروست کردوتەوە، چنینی شەکەم زەنجیانە بڵێن ئەو شتانە لەچک و بۆیمە و ئەم شتانە بڵێن بۆ نمونە ئێستا ئەمە هی کۆنە تازەم کردوتەوە. باشە ئەمە دیمەنێکی جیاوازی هەیە پردەکەتان مێژوێکی کۆنی هەیە ئایا هەر خۆت بەتەنیا دروستت کرد و بیرۆکەکە چۆن بوو چۆن بەمێژکرا؟ هەرچی شتێک لە ژێر ئەم کەپرە دەبینی گشتی کاری دەستی خۆمە و گشتی بیرۆکەی خۆمە. جار هەیە لەم لاو لە لاوە یەکێک پێ مەڵێ ئەڵێن نەسرین ئەو شتە بکە ئەوە بکە یعنی ڕەنگە لە کەسانی کەشەوەش دووەرگرم ئەماما باقی گشتی بیرۆکەی خۆمە. لە مناڵیمەوە من لە ساڵی سەرەتای هەشتاکانەوە من ئەم ئیشاناکەم جار جارە لێی دابڕاوم جار جارە ینی بەکەمی دەسا هەر خەریک بوومە هەتا ئێستا.